ڕۆژتان لەبێ کاتتان باش دیارە ئێمە ئێستا لە بەردەم پزیشکی دادین لە شاری سلێمانی کەمێک پێش ئێستا بەڕێوەبەری سەنتەری فریاکەوتنی خێرا سامانادر باشارپرێسی ڕاگەیان کاتژمێر 2:30 خولەک لە گەڕەکی خەبات لە شاری سلێمانی ڕووداوێک ڕوویداوە لە ڕووداوەکەدا لە ڕووداوەکە بۆ جۆرە بووە لە ماڵێکدا بەهۆی غازی زۆپاوە دایکێک و 2 منداڵ گیانیان لەدەستداوە. دیارە سامانەدر باسی لەوە کرد کە دایکەکە تەمەنی 50 ساڵە، هەردوو منداڵەکەی کە پێکاتون لە کچێک و کوڕێک، کچەکە تەمەنی 10 ساڵە و کوڕەکە تەمەنی 12 ساڵە بەهۆی زۆپای غازەوە دیارە گیانیان لەدەستداوە. تەرمەکانیان ئێستا هێنراوەتە پزیشکی دادی لە شاری سلێمانی توێکاری بۆ تەرمەکانیان نەکەن و لێکۆڵینەوە لە کەیسەکە دەستی پێکردو. لە ئێستادا کە سوکاری قوربانیەکان هاتوونەتە شوێنی پزیشکی دادی بۆ ئەوەی توێکاری بۆ تەرمەکان بکرێت و ببرێنەوە ڕادستی کە سوکاریان بکرێنەوە. دیارە ساڵانە لە وەرزیزستاندا و لەم کاتەدا لە هەرێمی کوردستان چەندین ڕووداوی هاوشێوە ڕوودەدات. هەر لە ساڵی ڕابردوودا بەهۆی زۆپای بەهۆی غازەوە بەهۆی دووکەڵ و غازەوە کە بۆ گەرمکردنەوە بەکاردەهێنرێت ڕووداوێکی هاوشێوە ڕوویدا لە گەڕێکی لە شارێکی دیکەی هەرێمی کوردستان. دیارە ئەمە دووەمین ڕووداوە کە بەهۆی غازەوە قوربانی دروست ببێت. دیارە وەکووە بیرهێنانەوەی ئەمەژە بۆ بدەم لە کاتژمێر 2:30 خولەک لە گەڕێکی خەباتی شاری سلێمانی ڕووداوێک ڕووداوەکە پێکاتوە کە ڕووداوەکە بەو جۆرە بووە کە دایکێک و 2 منداڵ بەهۆی غازی زۆپاوە بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە و لە ئێستادا تەرمەکانیان هێنراوەتە پزیشکی دادی لە شاری سلێمانی و توێکاری بۆ تەرمەکانیان نەکرێت و هاوکات کە سوکارەکەی هاتوونەتە شوێنی ئەم شوێنە بۆ وەرگرتنەوەی تەرمەکان و لەگەڵەوەشدا منویستم وردەکاری یاخود وردەکاری ڕووداوەکە لە کە سوکاریان وەرگرن، بەڵام دیارە بەهۆی ڕووداوەکە و تازەی ڕووداوەکەەوە نیانەوێت لە ئێستادا هیچ قسەیەک یا هیچ لێدوانێک بۆ میدیا بدەن. ئەمە پزیشکی دادی شاری سلێمانیە تەرمی ئەو دایک و 2 منداڵی کە بەهۆی زۆپای غازەوە گیانیان لەدەستداوە هێنراوەتە ئێرە. لێرەدا لێکۆڵینەوە لە تەرمەکانیان دەکرێت و کە سوکارەکەشیان هاتووە بۆ ئەوەی تەرمەکان وەرگرنەوە لە گەڕەکی خەباتی شاری سلێمانی. دیارە دایکێک و 2 منداڵ بەهۆی زۆپای غازەوە دوانی ئۆڕۆ گیانیان لەدەستداوە.